سڵاتان لێبێت و ئەو کاتان باش دوا بە دوای ئەوەی لە دوو ڕۆژی ڕابردوو خولی شەشەمین پەرلەمانی کوردستان بەشێک لەو بربژێرانەی کە بربژێر کرابوون و سەرکەوتنیان بەدەستهێنا سوێندی یاسایان خوارد. یەکێک لەوان کە سەرپەرشتیاری دارێ سەربەخۆی سۆران بوو هەڵگوور شێخ نەجیب دوای سوێند خواردنی لە پەرلەمانی کوردستان لە دوو ڕۆژی ڕابردوو بەپێی یاساش هەر کەسێک لە پەرلەمانی کوردستانەوە سوێند و یاسای بخۆ لە ئەرکی پێشووتری نامێنێت. دەمەوێت هەڵوەستەی ئەم بابەتە لەگەڵ حەچیم تێلی جێگیری سەرپەرشتیاری دارێ سەربەخۆی سۆران بکەم. کاک حەچیم سڵاوت لێبێتەوە کاتت باش. پەیوەست بە سەرپەرشتیاری دارێ سەربەخۆی سۆران دوا بە دوای ئەوەی کە سەرکەوتنی بەدەست هێنا و لە پەرلەمانی کوردستان سوێندی یاسای خوارد. لە ئێستادا ئیدارەی سەربەخۆی سۆران تەواوی کاروبارە ئیداری و کارژێرەکان چۆن بەڕێوات؟ بەخێر بن خۆی ئیشەکان ڕانەوەستەوە وەکو جێگیری سەرپەرستیار بۆ کاروباری کارگێڕی هەتا ئەو لە حەزەش ئەو کارانە بەڕێوە دەبین و بێگومان لە کاتی سەفەریان لە بە هەر شێوەیەکیان نەمانی سەرپەرستیار دەسەڵاتەکان لەلایەن وەزارەتەوە دەدرێتە کەسێکی تر عادەتەن دەدێتە جێگیری سەرپەرستیار ئەو دەسەڵاتەکانی بەشی هونەری و ئەندازەوەوانە ئەوە ئێستامە بەڕێوە دەبین دەسەڵاتی کارگێڕی ئیدارە کە ئەو بەڕێبەرەتەن کە سەر بە کارگێڕی نامە بەڕێوە دەبین. کاکاشیم سەبارەت بە پرۆژەکان لە کامنێت نوێم کۆمەڵێک لە پرۆژە لە ستونی دارە سەربەخۆی سۆران جێبەجێکرا دوای نەمانی سەرپەرشتیاری دارە سەربەخۆی سۆران پرۆژەکان دەبن یاخود بەردەوامی دەبن لە کارکردن؟ خۆی هەموو ئەو پرۆژانەی کە بڕیاریان بۆ دەرچووە لەژنەی سەرپەرستیان هەیە هیچ کێشەیەک لەو پرۆژانە ئەنجام نادرێت چونکە لەژنەی سەرپەرستی ڕۆژانە بەپێی ئەو جەدوەل و ئەو بەرنامەی کە بۆ دانراوە کارەکان بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە دەچن هیچ کێشەیەک لە بوارە دەنایێتە پێش. پرسی هاوڵاتیان و هاتینێن بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران بەپێی ئەو ڕێکارانی کە پێشتر دانرا بوون هەفتەی دوو ڕۆژ هاوڵاتیان سەردانی ئیدارەی سەربەخۆی سۆران نەکرد بۆ بە مەبەستی گەیاندنی پەیام و یاخود گرفت و ئاریشەکانیان ئەمە بەردەوامی دەبێت؟ خۆی ئێستا دەستگایەکی خزمەتگوزاریە دەرگا کراوەیە بۆ هەر هاوڵاتیەک کە داواکاریەکی ڕاستمی و فەرمی هەبیت و پەیوەست بیت بە دەسەڵاتی ئیدارە هەر هاوڵاتی دەتوانێت سەردانیێرە بکات هیچ وەک نایێتە پێشکێشەیەک بۆ ئەوەی کە هاوڵاتیان سەردان نەکەن دەکرێت بەردەوام بیتن ڕۆژانی تریش ئەگەر ئەمە ڕۆژانە پێشوازی لە هاوڵاتیان دەکەین. کۆبوونەوەکانیش بەردەوامیان پێدەدرێت و جیالەوە بەشێک لەوانەیە کە لە حاڵەتە ناکاوەکان ینی بڵێم ئیدارە سەربەخۆی سۆران کۆبوونەوەیەک بکات یاخود بڵێم کۆگری ڕۆژنامەوانی هەبێت سەبارەت بە هاتنی شانێک ئەوانش بەردەوامی دەبێت؟ ئیدارە بەردەوامە هەر کارێکە هەبی لە ئیدارە بەڕێوە دەچیت ئەوەی کە دەمێنێتەوە ئەو دەسەڵاتانەیە کە دواتر لە ڕێگای وەزارەتدا بە فەرمانێکی کارگێڕی دەدرێتە کەسێکی تر یان چه جێگیری سەرپەرستیار بۆ کاروباری کارگێڕی بۆ ئەوەی کە دڵیاتە دەکەنەوە هیچ کێشەیەکی ئیداری نایێتە پێش لە سۆراندا. زۆر سپاس کاک حەچیم تێلی جێگیری سەرپەرشتیاری دارە سەربەخۆی سۆران. هەروەک میوانەکەم ئاماژەی پێدا تەواوی کاروبارەکانی ئیداری لە ئێستادا بەردەوامی دەبێت و تا ئەو کاتەی بە بڕیاری ڕسمی کەسێک بۆ شوێنی ئەو دەستنیشان دەکرێت و یاخود جێگیری سەرپەرشتیاری دارە سەربەخۆی سۆران کۆی ئەو کارانەی کە سەرپەرشتیاری دارە سەربەخۆی سۆران ئەنجامی دەدا ئەو کارەکانی ڕای دەکات لە ئیدارەی سەربەخۆی سۆران.